سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 34. نامەیەک و وتوێژێکی بەیان. ساڵی 2011 ڕێکخراوەکەی ژنان واتە لینا داوا لەو کەسانە دەکەن کە ماوەیەک لەلای ئەوان بوون نامەیەک سەبارەت بە داهاتووی خۆیان بنووسن. نامەکەی بەیان لەلای ئەوان بوو لە ڕۆژی ڕێوڕەسمەکەیدا پێیاندام. نامەکەی بە سوێدی نووسی بوو. کاک ئەحمەدی ئەسکەندەری کردی بە کوردی و لە ڕێوڕەسمی یادەکەیدا خوێندیەوە. ئەمە دەقی نامەکەیە. خۆشەویست، ساڵانی هەوری ڕەش و دڵڕەقی وردە وردە دەنیشنەوە و ئێمە لێرە دانیشتوین و بیری لێ دەکەینەوە. کەسێک ئەمڕۆ خەریکە پوختەی ژیانی تۆ لە چەند دێڕێکدا دەگێڕێتەوە. ئاواتەخوازم بەهێز بم و پەیوەندیم لەگەڵ حەقیقەتدا هەبێ. ڕێگا مەدە کە ترس و کۆچبار بوون تارمایی بخەنە سەر چاوەکانت. تۆ خۆت و ژیانت با بە پێی خەونەکانت بچنە پێش. ژیان سەفەرێکە و ڕێگاکە ئامانجە. ئامانج ڕێگاکەیە. ژیان هەر وەک خەونێک، خەونیش هەر وەک ژینێک. بە خۆشەویستیەوە بەیان 12/1/2011. وتوێژی گوڵڕێزی کەمانگەر لەگەڵ بەیان. لە ڕێکەوتی 3/8/2002دا گوڵڕێزی کەمانگەر لەگەڵ بەیان وتوێژێکی کردووە سەبارەت بە ژیانی منداڵی لە ئوردوگا و لەناو پێشمەرگەدا. دوای مەرگی بەیان ئەو وتوێژەکە بە سوێدی بووە بە من درا و چیمەنی سیادەت کردی بە تێکست و جەلالی سیادەتیش کردوویە بە کوردی. ئەوەش دەقی وتوێژەکە. گوڵێ، ناوت چییە و تەمەنت چەندەیە؟ بەیان: ناوم بەیانە و تەمەنم 17 ساڵە. گوڵێ، دەچیتە مەدرسە یان خۆچی دەکەی؟ بەیان: ئەرێ ئەم ساڵ 3 ناوەندی دەخوێنم. گوڵێ، باشە؟ بەیان: باشە، بپێکەنینەوە. بەیان: دەزانی بە تەواوی نازانم منەو کات تەمەنم چەندە بوو. ئەو پەڕی 3 ساڵ بووم. لەبیرمە لە توالێت بووم. تۆی ترەزانی توالێتەکانی ئوردوگا چۆن بوون. لە ناکاو دەنگێکی سام ناکم بیست. دیارە تەقینەوەی بۆم بوو. ئێجگار ترسام و ڕام کردە لای دایکم. لەبیرمە زۆر ترسام. دوایە چووینە پەناگایەک و خۆمان حەشاردا. ئەمانە بوون و شتێکی وەها زۆرم لەبیر نەماوە. گوڵێ، لەبیرتە لەگەڵ کێ پێکەوە بوون؟ مناڵەکانی ئەوێت لەبیرە؟ بەیان: نازانم، بەڕاستی زۆرم لەبیر نییە، بەڵام دەزانم لەگەڵ نەشمیل دۆست بووین. کچێک بوو کە کایم لەگەڵ دەکرد. من لەبیرمە هێندێک شتی وەک جلوبەرگ و بووکمان هەبوو، کایەمان دەکرد. جارجار نێوانگرژیشمان دەبوو. ئەگەر تۆ ئەوەم نەدەیتێ منیش ئەوەت بە قەرز نادەمێ. ئەگەر جۆلانەکەی خۆتم بە قەرز نەدەیتێ منیش نایهڵم لێرە جۆلانێ بکەی و شتی ئاوە. بەیان: ئەها، تۆ پرسیار ناکەی؟ گوڵێ، نا، بابزانم لە پاشە. بەیان: بێگومان من پێم وایە هەموو منداڵێک دەبێ پارێزراو بێت لەوێ کە شتیوان ناخۆش نەبینێ. سەردەمێکی تاڵ و ناخۆش بوو. مەبەستم لەم بۆمباران و ساتەوەختە نالەبارانەیە کە تێیدا بووین. نەتوانی بڕۆی بۆ باخچەی منداڵان و نەتوانی بڕۆی بۆ مەدرسە و ئێستا دەتوانم بڵێم بەختەوەر بووم کە هەر زۆر زوو بە منداڵی لە سوێد توانیم بڕۆمە مەدرسە. بەڵام کەسانێک بوون کە تەمەنیان شتێک لە ئێمە لەسەرتر بوون و ناچار بوون لە ئوردوگا بمێننەوە و دەرفەتی چوونە مەدرسەیان نەبوو. ئەگەر ژیانی منداڵێکی ئوردوگا لەگەڵ منداڵێک کە لە سوێد دەژی بەراورد بکەی، جیاوازیەکە زۆرە. مەبەستم ئەوەیە منداڵان لە سوێد هەر لە سەرەتاوە لە ئاسایش و ئارامیدان، لە کاتێکدا منداڵان لە ئوردوگا بەردەوام شەڕ و چەکیان دیوە. گوڵێ، لە دوایە و منداڵانەی کە لە ئوردوگا دەژین بە چەشنێک
پێگەیشتووتر یا بڵێن پوختەترن لە منداڵانێکە لە سوێدن؟ بەیان ڕاست وایە ئەوان شتگەلێکی زۆر دەبینن و تاڵی و سوێری زۆر دەچێژن و لەوانەیە باشتر لە منداڵانی سوێدی بەرگەی هەلومەرجی سەخت و ناخۆش بگرن. خەڵکی ئێرە زیاتر لە 100 ساڵە شەڕیان نەدیوە، لەوانەیە ئێرە بۆ بەراوردکردن لەگەڵ ئەوێ باشترین وڵات نەبێ، بەڵام بەگشتی ئەو منداڵانەی کە زۆرتر لەو سەختی و دژواریەدا ژیاون خۆڕاگرترن هەتا ئەو منداڵانەی کە سەختی و تاڵیەکیان لە ژیاندا نەدیوە. گوڵێ زۆر کەس ئەمە دەڵێن ئێمە بە ئەزموونتر بووین و دەمانتوانی کارەکانی خۆمان ڕاپەڕێنین، بەڵام تۆ لەو بابەتەوە چۆن بیر دەکەیەوە؟ لادوانیە گرنگ بوو کە ئێمەش لەو کاتەدا دەبوو وەک منداڵ بژین؟ بەیان ئەها مەبەست ئەوەیە کە ئێمە سەردەمی منداڵی خۆمان لە کیس چووە؟ گوڵێ بەڵێ بۆ دەبێ وابێ؟ ئێمە ئەو کات کە بچووک بووین دایم دەبوایە بەرپرسیار بین. بەیان دەزانم بەڕاستی وایە ئەمە شتێکی باش نەبوو، بۆیەش نابێ بڵێین بریا لە ئوردوگا بوایم بۆ ئەوەی پوختەتر و بە ئەزموونتر دەبووم. بەڕاستی زۆرمان شانس هەبوو کە شتێک ڕووی نەدا، کەسانێکی زۆر گیانیان لەدەستدا. شانسمان بوو ئێمە هیچمان لێ نەهات و ئەگەر وا چاوی لێ بکەی ئەمە شانازیەک نییە. تێدەگەی مەبەستم چییە؟ گوڵێ پێت وایە ڕۆژێک لە ڕۆژان کاری سیاسی بکەی؟ بەیان بەڵێ پێم وایە مرۆڤ زۆر هاندەدرێت و هەر لە منداڵیەوە لە دایک و باوک و لە دەوروبەر دەبیسێت کە باسی سیاسەت و چەپ و شتیوا دەکەن. گوڵێ کەوا بوو ئێمە سیاسەدوانێکمان لە داهاتوودا هەیە. بەیان هاهاها بەڵێ وایە زۆر ڕوونەکە کاریگەری لەسرت دەبێ ئەگەر نەبێ سەیرە. ئوردوگا زۆرم شت لەبیر نییە، بەڵام بەو زەینەی منداڵیم لەبیرمە کە بەدایم کۆبوونەوە دەکرا، بەدایم گوێت لە ڕادیۆ دەبوو، خەڵک قسە و باسییان دەکرد. ئەمانە شتی ڕۆژانە بوون، شتی بەدەگمەن نەبوون. ئەگەر شتێک ڕووی نەدایە بەردەوام ئەم شتانت دەبیست و منداڵ لەگەڵی گەورە دەبێت. گوڵێ دەزانی تۆ بۆ لە ئوردوگا بووی؟ بەیان ئەرێ ئەی چۆن؟ گوڵێ کەوا بوو بۆچی؟ بەیان من دەزانم بۆچی و دەزانم بۆ زۆر کەس زەحمەتە لەوە تێبگەن. ڕەنگە لە سەرەتاوە بۆ منیش هەروە زەحمەت بوو بێ کە تێبگەم، بەڵام ئێستا تەمەنم چووەتە سەر و لەوە حاڵیم. گوڵێ ئەگەر لە جێگەی دایک و باوکت بوایەی هەرەو کارت دەکرد؟ بەیان لەوانەیە. گوڵێ کەوا بوو لادوایە ئەوان کارێکی دروستیان کردووە؟ بەیان لەوانەشە بۆ زۆر کەس بە ناخۆشی تەواو بوو بێت، بەڵام ئەوان بڕوایان بە کارەکەی خۆیان هەبوو خەباتیان بۆ کرد. زۆر کەسی تریش هەروەها خەباتیان بۆ کرد و گیانیشیان لە پێناوی ئەوەدا دانا. گوڵێ بە ڕۆژدا چیتان دەکرد؟ بەیان لەو شوێنە شتێکی زۆرمان نەبوو کە بیکەین. بەلای منەوە ئەوە بوو کە ئێمە منداڵان لە دەوروبەر دەخولاینەوە، هەموو کەس دۆستانە لەگەڵمان دەدوان، گەورەکان کایەیان لەگەڵ دەکردین و بەدایم کەسانێک بوون بەلامانەوە. جارجار تەشتێکمان پڕ دەکرد لە ئاو و بە دەوریدا شڵپەشڵپمان دەکرد. من وێنەی ئەوانم لایە. بزانم چیتریشمان دەکرد؟ ئێمە بەڵام من زۆر بچووک بووم و تەمەنم 3 ساڵ بوو. منداڵێکی 3 ساڵە چی دەکات؟ گوڵێ بە دەوروبەردا هەڵات. بەیان من بە دەوروبەردا ڕام دەکرد. شتێکی وەها بوو کە لە یادمە گەورەکان هەمویان منداڵیان خۆش دەویست و کایەیان لەگەڵ دەکردین و زۆربەی کاتیشمان هەر لەگەڵ گەورەکان تێپەڕ دەبوو، لەگەڵ ئەمیان ماندوو دەبووی ئەمجا لەگەڵ ئەوی تر تێدەگەی؟ گوڵێ چووی بۆ باخچەی منداڵان؟ بەیان ئەرێ. گوڵێ شتێکت لەبیرە؟ بەیان ئەرێ لە سلێمانی دەچوین، ئاجی مامۆستای ئێمە بوو، یاخۆچیان پێ دەڵێن بە مامۆستاکانمان. لە بیرمە ئالبۆمێکی پڕ لە وێنەی ئەوێم هەیە. شەو بۆم لە بیرە و زۆر کەسی تریشم لە بیرە، ڕەنگە پێویست نەکە ناوەکانیان بڵێم. منداڵەکانم لە بیرە، لە بیرمە چیمان دەکرد. لە سەرەتا لە باخچەی منداڵان زۆر منداڵ بوون، کایەمان دەکرد، نانمان دەخوارد و لەوێ دەخەوتین. دواتر کە تۆزێک گەورەتر بووین چوینە مەدرسە لە سلێمانی. هەموو منداڵەکان وەک باخچەی منداڵان بە یەکەوە دەچوونە مەدرسە و دەگەڕاینەوە. گوڵێ ئەو کات دایک و باوکان سەریان لێ دەدان؟ بەیان ئەرێ. گوڵێ تەنیا جارجار؟ بەیان بەڵێ دەیانتوانی جاروبار سەردانمان بکەن. گوڵێ
ئەو سەردەمە سەخت نەبوو لەبیرتە؟ بەیان هەڵبەت سەخت بوو. دایکم جاروبار دەهات سەری لێدەدام و ئێواران دەگەڕاوە. پاشەوەی کە نەیدەتوانی بەردەوام لەوێ بێت لەسەر تەختەکە لای من ڕادەکشا و منیش ئەچوومە باوەشی و خەوم لێ دەکەوت. پاشان کە دەڕۆیشت بۆ من زۆر سەخت دەبوو. بەڵام ئەم خانمانەی بەرپرس زۆر زرەنگ و لێهاتوو بوون و لەگەڵ کاروبار و یارمەتیدان بە ئێمە وەک دایک و باوکیان لێهاتبوو. لەبیرما و کاتێک کە لە باخچەی منداڵان بووین لە ئوروپاوە ئەسپاببازی و شتی یاریکردنمان بۆ دەهات. هاهاها لەبیرم نییە کێبوو، بەڵام پێشمەرگەیەک بوو کە هاتوچۆی نێوان ئوروپا و ئۆردوگا یا عێراقی دەکرد و هەتا دەهاتەوە زۆر شتی یاریکردنی بۆ دێناین و زۆر خۆشحاڵ دەبووین. هەمومان لە دەوری کۆ دەبووینەوە و چاومان لە بووکەکان، ماشینەکان و ئەو هەموو شتەی تر دەکرد. سەردەمێکی خۆش بوو. چیتر تەواوی و منداڵانەی کە لە ئوردوگا بوون دەمان ناسین و بۆمان بێگانە نەبوون و وەک خوشک و براوا بووین، وەک کوێستان و شەوبۆ و ئەوانی تر. زۆر زۆر خۆش بوو. دایم پێکەوە کایەمان دەکرد. جاری واشە بوو کە نێوانمان تێک دەچوو، بەڵام بە هەموو ئەوانەشەوە پێکەوە خۆشمان ڕادەبوارد. ئەگەر وەزعێکی نالەباریش پێش هاتایە هەوڵمان دەدا ژیانێکی ئاسایی بەرینە سەر. جاروبار لە ئوردوگا، هێندێجار لە باخچەی منداڵان و جاری واش هەبوو دەچووینە مەدرسە. ئیتراوە هەبوو. گوڵێ ئەگەر بۆت کرابایە بیگۆڕیت واتە سەر لە نوێ دیسان ژیان دەست پێکەیەوە، ئایا شتێکت دەگۆڕی؟ بەیان ژیانم دووبارە دەست پێکرد بایەوە؟ گوڵێ ئەگەر توانی باد ئەو چەشنەی خۆت گەرەکتە بڕیار بدەی. بەیان ئەگەر خۆم ڕێک ئەو چەشنەی ویستبان بڕیارمدایە، بەر لە هەموو شتێک پێویست نەبوو ئەو خەڵکە ببنە پێشمەرگە و مافی هەبوونی وڵاتێکی سربەخۆ دەبوو ڕوون و ئاشکرا بێت. ڕنگ بوو ئێمە وەک مناڵ خۆشمان ڕابواردایە، بەڵام لەوانەیە بۆ گەورەکان وان نەبێ. زۆر کەس گیانیان بەخت کرد. کەسانێکی زۆریش بۆ باقی ژیانیان تووشی برینداری و شتی ناخۆشاتن. ئەمە ئەم شتانەیە کە ئەگەر بمتوانیایە دەمگۆڕین. دەبوو هەر وڵاتێک مافی سربەخۆیی هەبێ و پێویست نەکا بۆ خەبات ڕوو بکەیتە شاخ. لەو شتانێک کە پێم خۆش بوو بیگۆڕم ئەوە بوو ئێستا ئێمەش وڵاتی خۆمان هەبێ. گوڵێ جاری وایە ئەم پرسیارە دێتە پێش، ئایا پێت خۆشە جێگای خۆت بگۆڕی؟ ئایا دەتەوێت لەگەڵ منداڵێکی تر جێگەکەت بگۆڕیەوە؟ ئاوایەژن من بیستمە کە هێندێک دەڵێن من پێم خۆشە، هێندێکیش دەڵێن نا، چونکە ئەگەر وابێت ئیتر منە و کەسە نیم کە ئێستا هەم. بەیان بەگۆڕینەوە نازانم مەبەستت لەگەڵ کەسێکی سوێدیە؟ گوڵێ ئەرێ ببیتە منداڵێکی سوێدی ئاسایی. بەیان مەبەست ئەوەیە کە من لە دایک و باوکی سوێدی بامایە؟ گوڵێ ئەرێ. بەیان ئەگەر مرۆڤ بتوانێت ژیانێکی سوێدی هەبێ لە دایک و باوکێکی سوێدی ڕێک وەک سوێدی ژیابە، پێویست نەبوو بەناو ئەو هەموو بەسەرهاتەی وەک چادر، ئۆردوگا، ناو ئەشکەوت و خۆحەشاردان و هەموو ئەو شتە تۆ قێنەرانەدا تێپەڕێت. من لەبیرمە کاتێک ئاژیرەکانی زەنگی خەتەر دەکەوتنە کار، ینی ئەو کاتەی بۆ ئاگاداری لە بۆمباران ئاژیرەکان لە ناوەڕاستی شەودا دەیان ناڵان، دەبوایە لە خەو هەستی. منداڵی ساوا دەبوایە بە پێخەفەوە ببرێتە پەناگا و خۆت حەشاردابە، نەدەزانی نەجاتت دەبێت یان ناو شتی ئاوە. لەوەها کات و ساتێکدا ڕوونە باشتر دەبوو سوێدی بوایێت. لەم هێمنایەتی و ئاسایشەدا شەڕێک نییە کە بیری لێ بکەیەوە و تەنیا بیر لە خۆت و ژیانی خۆت دەکەیەوە. بەڵام لەلایەکی ترەوە هەروەک پێشتریش گوترا، مرۆڤ زۆر بە ئەزموونتر و پۆختەتر دەبێ بۆ شەرایەتێکی سەخت و دژوار و ئەو کات کە تەمەنت چووە سەر و چوویتە ناو دنیای گەورەکانەوە، توانایی خۆڕاگری و بەرگری زیاترت دەبێت. لەوانەیە سوێدیەکان زۆرتر تووشی خەمۆکی بن. نەزانم بە تەواوی وەها دەبێت، من هەز دەکەم مرۆڤ بەهێزتر و خۆڕاگرتر دەبێت. بەڵام لام وان نییە من بم بیستایە جێگۆڕکێ بکەم. نا لام وان نییە بیست بام. سەرەڕای ئەو ژیانە سەختە دەمهەوێت وا بمێنمەوە کە هەم. بۆچی ئەم کارە ساتە ڕوویدا؟ وەک پێشتر ئاماژەم پێکرد، هەزاران پرسیارم هەیە کە بێوەڵام ماونەتەوە. ئەم پرسیارانە وەک سوڕانەوە بە دەوری بازنەیەکدایە و شەو و ڕۆژ هەزاران جار لە مێشکمدا دێن و دەچن و وەڵامی هیچیانم نییە.
بۆچی بەیان نەخۆشکەوت و سەبەبی نەخۆشیەکەی چ بوو؟ دەبووە چیم بکردایە بۆ ڕۆڵە ئازیزەکەم کە نەمزانی یان نەمتوانی بیکەم، یان پێچەوانەکەی چیم کرد کە نەدەبوو بیکەم؟ بۆچی لە ماڵێ ڕۆیشت بۆ نەهاتەوە؟ من 8 ساڵی ڕەبەق لە دووری و بێخەبەری لە بەیان و سڵامەتی و ژیانی ئەو ڕەنجم کێشا. ئەو کچۆڵەی منە چۆن توانی ئەو هەموو سەختیە تەحەمل بکات و نەیەتەوە ناو باوەشی پڕ لە خۆشەویستی دایکی و کەسوکاری. بە درێژایی ئەو 14 ساڵە کە بەیان نەخۆش بوو، هەزاران جار بە فکر و خەیاڵ، بە قسە و باس لەگەڵ پسپۆڕانی لێزان، بە ڕاوێژکاری لەگەڵ کەسانی بە ئەزموون، ژیانی بەیانم هێناوەتە بەرباس. لەو ماوە پڕ لە ئێش و ئازارەدا بەوە گەیشتوم و ئەزمونم ئەوەیەکە هەموو ئەو کەسانەی وان نەخۆشی دەرونی و ڕۆحیان هەیە، کاتێک کە نەخۆش دەکەون، وردە وردە ئاڵوگۆڕێک لە بیر و بۆچوونیاندا پێک دێت. ئەم ئاڵوگۆڕە فکریە هێندێک شتی لە بەیاندا گۆڕی، بەڵام بۆ خۆی باوەڕی بەوە نەبوو کە نەخۆشە. ماوەیەکی زۆری خایاند تا ڕازیم کرد بۆ چارەسەری دەبێت کەسی شارەزا ببینێت. لە ڕاستیدا من خۆم دوکترم هێنایە ماڵێ کە بیبینێ. دواتر کە حاڵی خراپتر بوو، ئیتر ئاڵوگۆڕ لە شێوەی بیرکردنەوەیدا بە چەشنێک بوو کە منیش نەمدەناسیەوە. هاوکات لەگەڵ ئەم گۆڕانکاریەدا لە باری جەستەیشەوە بەرەو خراپی دەچوو. ڕنگ هەڵگەڕان و زەردبوون، ئێشی ئەندامانی لەش و بە تایبەت ژانەسک، خۆراک نەخواردن یا کەم خواردن و یان بە پێچەوانە، هەروەها خراپ خەوتن کێشەگەلێکن کە ئەم نەخۆشیە پێکیان دێنێ. هێندێک لە پسپۆڕانی سایکۆلۆژی باوەڕیان وایە ئەو ئاڵوگۆڕە هۆرمۆنیە کە لە مێشکی ئینساندا پێک دێت ڕۆڵی سەرەکی هەیە لەم چەشنە نەخۆشیانەدا. چەند پرۆفسۆری ئوروپایی ئەم ڕاوبۆچوونەیان هەیە و کار و لێکۆڵینەوە لەم بوارەدا دەکەن. ئەم شتانە زۆر بیر و فکری منی داگیر کردووە کە چی دروستە و چی هەڵەیە. بۆ زیاتر تێگەیشتنم لەم بابەتە پرسیارێکم بۆ پرۆفسۆر عەتا قادری نارد. ئەمە پرسیارەکەی من و وەڵامەکەی پرۆفسۆر قادریە. پرسیار: ئایا دەکرێت بڵێن بناغە و ئەساسی نەخۆشیە دەرونیەکان ئەو ئاڵوگۆڕەیە کە لە هۆرمۆنەکانی مێشکی مرۆڤدا پەیدا دەبێت؟ کارتێکردنی ناوەکی یان دەرەکی دەتوانن هۆکاری ئەو ئاڵوگۆڕانە بن؟ وەڵام: بەڵێ وایە. مێشک ئاگای لە بەرداشت هەستەکان و تێگەیشتنەکانە و پێکەوە ڕێکیان دەخات. لە هەمان کاتدا ڕەوتە فیزیۆلۆژیەکان لەسەر خودی مێشک کاریگەریان هەیە. بۆ وێنە هەتا ئەم دواییانەش ئێمە نەمان دەزانی کە تەنانەت باکتێری ڕێخۆڵەکانمان دەتوانن لەسەر کارکردنی مێشک کاریگەریان هەبێت. ئەمە سیستمێکی ئێجگار ئاڵۆزە. مادە ڕاگوێزەرە جیاوازەکان لە مێشکدا، ئەوەی تۆ پێی دەڵێی هۆرمۆن، لەگەڵ ژمارەیەکی بەرچاو پرۆتۆئینی تایبەت ڕۆڵیان هەیە لە پەیوەندی گرتنی نێوان شانە دەماریەکاندا، واتە سلولهای عەسەبی. بۆیە تێکچوون لەو مادەگەل و پرۆتۆئینانەدا هەروەها خۆی لە کێشە دەرونیەکاندا دەبینێتەوە کە ئەوەیش دەتوانێت هۆکارگەلێکی فرەی هەبێت. ژێنەکان، دەوروبەر، ئەزموونەکان، فیزیۆلۆژی لە چەندین ئاستا، ڕەفتارەکان و هیتر. ئەو پرسیارم لەگەڵ زۆربەی ئەو دەروون ناسانەی کە من پەیوەندیم لەگەڵیان بووە باس کردووە. بۆچی بەیان نەخۆشکەوت و هۆکاری ئەم کارەساتە چییە؟ دیارە بۆ ئەوەی ئەوان زانیاری دروستیان لە گرفتەکە هەبێت بەسەرهاتی ژیانی خۆمانم بۆ باس دەکردن. سەرەڕای قسەی زۆر لەسەر ئەم جۆرە نەخۆشیانە هێندێک جار باسەکە دەکەوتە سەرشتی سەرنجڕاکێش. دەروونناسێکی زۆر باش هەیە کە ماوەیەکی زۆر خۆم دەچوون بۆ لای و دواتر وا بوو کە جارێکیش لەگەڵ بەیان دانیشت. پێی کوتم پێدوانە بێ بەیان تەنیا منداڵێکە کە لە دژواریدا ژیابێت. بەشێکی بەرچاو لە منداڵانی جیهان ژیانیان ڕێک هەروەکو بەیان بووە، یان لەوەش ناخۆشتر بووە. لە 30-40 ساڵی ڕابردوودا دنیا زیاتر تووشی ئاڵۆزی بووە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێوەش لەوێوە هاتوون بووەتە ناوەندی شەڕ و ماڵوێرانی و ژیانی لە چەند ملیۆن ئینسان تێکداوە. زۆرترین قوربانیەکانی ئەو شەڕ و کێشانە منداڵان و ژنانن. منداڵانی شەڕی ئێران و عێراق، سووریا، ئەفغانستان
بەنێو تراژێدیای زۆردا تێپەڕیون. هەموویان شەڕ و کوشتن، بۆمباران، ئاوارەیی و ماڵوێرانیان دیوە. زیانی ئەم شەڕ و کێشانە لەسەر منداڵانی ئەم وڵاتانە ئێجگار قورسە، بەڵام هەموو منداڵێک بەوە نەخۆش ناکەوێت. ئەو بە لە سەرخۆییەوە بۆیشی دەکردمەوە کە ئەم نەخۆشیە چۆنە و چه شوێنێک لەسەر ئینسان دادەنێت. من زۆری لەسەر چووم. ئاخریەکەی بە دەنگی بەرزکوتی مەلەکە، لە هێندێک وڵات وەک کۆلۆمبیا کوشتنی منداڵی ناو شەقام کە بێکەسن لە کوشتنی سەگ و پشیلەش ئاسانترە. ئەو منداڵە بێکەسانە بە خواردنی فڕێدراو لە زبڵدان و لە جێگای زۆر خراپدا دەژین و هێشتاش ژیانیان هەر پێخۆشە و هەوڵ دەدەن بە هەر جۆرێک بووە بژین. لە قسەکانی بەیاندا بە ئاشکرا دەردەکەوێت ئەو کاتانەی وا زۆر فشاری لەسەر بووە و جوابی نەدراوەتەوە، ئەوسا گرفتی بنەماڵە گەورە دەکاتەوە و باسی ئەوە دەکا کە لە ماڵەوە ئازاریان داوە. ئەو بەباشی دەیزانی پرسی زەخت و زۆری بنەماڵە لەسەر کچانی پەنابەر فاکتۆر و کارتێکی باشە کە دەتوانێت کایەی پێ بکات. کارەساتی مەرگی بەیان ئەوەندە سەخت و دژوارە کە زۆر جار باوەڕ ناکەم و پێم وایە 8 ساڵ دووریەکەی ئێستاش هێشتا هەر بەردەوامە. بەدەست خۆم نییە، نازانم بۆچی چاوەڕوانیم تەواو نەبووە. ئەو ئێش و ئازارە ئاگرێکە بە هیچ شتێک ناکوژێتەوە. بنەماڵە و نزیکانم زۆر دڵسۆزن و هەمیشە پاڵپشتم بوون و بە هەموو چەشنێک یارمەتی دەرم بوون بۆ بەرەو پێشچوونی کارەکانم. ژمارەیەکی ئێجگار زۆر لە کەس و کار، هاوڕێ و دۆست و ئاشنا بە هەمان شێوە لەگەڵم زۆریان زەحمەت کێشا و پێمەوە ماندوو بوون. لێپرسین و بە دەربەستبوونی ئەو کەسانە تەنیا کاتی تراژێدی مەرگی بەیان نەبوو، بەڵکو ئەم چەند ساڵە بەردەوام بووە. ئەم کەسانە ئەوەندە زۆرن کە لە ئەژمار نایەن و نازانم باسی کامیان بکەم. زۆر جار پێشنیارم پێدەکرات دەروون ناس ببینم. سەرەتا پێم خۆش نەبوو، بەڵام دکتورەکەم سوور بوو لەسەر ئەوەی کە دەبێ ئەو کارە بکەم. دەروون ناسێکیان پێناساندم کە لە خاچی سووری ئوپسالا کاری دەکرد و بەرپرسی ئەوێش بوو. لە کارەکەیدا جگە لە شارەزایی زۆریش ژیر و بەدەربەست بوو. 2 کتێبی سەبارەت بە دەروون ناسی پەنابەران نووسیوە و لەسەر شەڕ، ئەشکەنجە و هەڵاتن، توێژینەوە و شیکاری بە نرخی هەیە. ئەم دەروون ناسە وەها هەڵس و کەوت دەکات کە ئینسان زوو متمانەی پێدەکا. ئەو ڕۆڵێکی باشی گێڕا و زۆری یارمەتی من کرد.